نرخی بنزین لە بەنزینخانەکاندا بۆ جارێکی دیکە بەرز بۆتەوە بۆ هەر لیترێک 25 دیناری چۆتە سەر بە جۆرێک پێشمانگی ڕەمەزان بۆ ماوەیەک جێگیری بە خۆیەوە بینی بوو. گرانبوونی بنزین کاریگەریەکەی زیاتر لەسەر شۆفێرانی تەکسی دەردەکەوێت چونکە دەڵێن ئەوەی پەیدای دەکەن دەبێت بیدەنەوە بە بنزین. ئەوە حاڵی حازیسە من هاتوونە دەرەوە هێشتا 1500 فرۆسەی توانێ 20 لیتر تێکەم کە 500 نیوەدا لە بەیانی تا ئێستا سوڕێمەوە هێشتا نەمتوانیوە کە بە حەقی خۆی تێکەم 20 لیتر 1500 فرۆسەری. ئەی باشە چی بەرمەوە ماڵەوە؟ ئەچی من بە حەقی ڕۆنا، چی بە حەقی تایە، چی بە حەقی خوانەخواستن تووشی حادسەیە بیت، چی بە بەدەست ماڵەوە داوایەکە. کاریگەریە کاتە سەر ژیانی خەڵکی بە تایبەت کە ئیشی تەکسی هەر زۆر ئیبادە بووین و کەسابەتیشمان نەماوە خەڵکیش بێپارەیە بەڕاستی بێ ئیشی هەری ئیشار نییە شەکە زۆر کەس ئەنجا بازنش گران بووە کەسیش نازانێت سەبەبەکەی بۆچی گران بووە یعنی بۆ پێش ڕەمەزان یعنی سیعرێک بوو ئێستا سیعری چکەیە هەموو شتەکان بەعام زیادی کردووە. نا بەڵێ چاوەمەکە هەرزان بێ بەڵێ کەچی گران بووە بەڕاستی کەس تێ ناگە یعنی نازانێت چی بڵێ. خاوەن بەنزینخانەکان لەسەر گرانبوونی نرخی بەنزین هیچ قسەیەک ناکەن. پارێزگاری سلێمانیش پێش دەستپێکی هەڵبژارنەکانی پەرلەمانی عێراق ڕایگەیان لەگەڵ بەغدا ڕێکەوتون تا جارێکی دیکە بەنزینخانە حکومیەکان بکرێتەوە و بە نرخی 500 دینار بۆ هەر لترێک بەنزین بە هاوڵاتیان بدەنەوە. بەڵام تا ئێستا نازانرێت ئەو قسانە دەچنە بواری کرداریەوە یاخود نا. ئێمە 11 بەنزیخانی حکومیمان هەبووە بەڕەسمی. ئێمە لە قۆناغیەکە مامانەوێ ئەوانە چونکە بەشێکیان ماون بەنزیخانەکەش ماوە زەوێکەشی ماوە لە قەڵازێ و ڕانیەوە تاکو بە کەلاری ژەگا ئەوانە دروستکەینەوە زیندویان بکەینەوە دەرفەتێکی کاریشی دروستکەین. ئەندامێکی لیژنەی پیشەسازی وزە لە ئەنجومەنی پارێزگای سلێمانیش دەڵێت بەرزبوونەوەی نرخی بەنزین بەشێکی پەیوەندی بە بەرزبوونەوەی نرخی نەوتی خاو هەیە لە بۆرسەی جیهانی 25 تا 50 دینار بۆ هەر لترێک بەرزبوونەوەی نرخەکەی ئاساییە بەڵام لە دوای ئەوە لیژنەکانیان بە دوواداچوونەکانیان دەست پێ دەکەن. هاوکارەکە دەرەکیە و گولوی زیاتر ناوخۆی بە هەر لەبەرەوە زیاتر حکوومەتی محلیان پارێزگای سلێمانیان قایمەتی سلێمانی ناتوانان دەست بخاتە ئەوەی کە نرخ دیاری بکەیان نرخیان پێدا بەزێن لەبەری هۆکارەکە دەرەکیە. بەڵام ئەوەی کە ئێمە چاودێریەکەینەوەی کە ئەبێ بەرزبوونەوەی یان زیادکردنی ئەو نرخە مقابل بە نرخی کە لە بازاری دەرەوەزای کردواتە نابێت و نرخە زیاتر بێت. بە نمونەیەکی کە بڵم ینی ئاسایی نرخ لیترێک بنزین 25 دینار بچێتە سەری بەڵام ئاسایی نیە ئەگەر 100 دینار یان 150 دینار بچێتە سەری لەم ئاسی نرخەیە کە نرخی بەرمیلێک نەوتی خاو 80 دلار بێت. لیژنەکانی قایمقامیەت و ئەنجومەنی پارێزگای سلێمانی چاودێری وردی نرخ و کوالیتی بنزینی سەرجەم بەنزیخانەکانیان لە ئەستۆدایە. بەرزبوونەوەی نرخی بنزینیش بۆ 25 دینار بۆ هەر لترێک بە گرفت نازاندرێت و لەسەر و ئەوە لێکۆڵنەوەی لەبارەوە دەکرێت. بەڵام شۆفێران دەڵێن قەیرانی دارایی هێندە خۆڵ بۆتەوە کەمتر لە 25 دیناریش کار لە گیرفانیان دەکات. ڕایمە ڕوسمان کەناڵی ئاسمانی پێیام سلێمانی.